یونس محەممەد ئەندامی لیژنەی ئامادەکاری فستیڤاڵی گەلاوێش. کاک یونس فەرموون کاکە یونس. سڵاوتان لێبێ. سڵاو لەبێ، بەیانی باش، زۆر بەخێر بێت. بەیانی باش کاک سپاس. بەیانی باش کاک یونس، زۆر بەخێر بێت. سەرچاوم فەرموون. کاک یونس بەخێر بێت. بەخێر بێت کاک سپاس یونس. بژێت، زۆر سپاس بێ. هیلاکن هەر زۆر تایبەت ئەمڕۆ کە دەستپێکی فستیڤاڵە یەکەم ڕۆژە و زۆرینەی چالاکیەکان لەم ڕۆیە کۆبۆتەوە هەستەکەم ئاسان نییە. هەرچەواتە بە ڕێک بۆ دەست پێ بکەین ئامادەکاریەکان چی کراوە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی دەستپێکی فستیڤاڵە کاتژمێر چەند فستیڤاڵەکە دەست پێکات وە ئەمڕۆ چی ئەگرێت؟ زۆر سپاس بۆیەوە بۆ کورسات. ئەمڕۆ یەکەم ڕۆژی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە کاتژمێر دوونیوی دوای نیوەڕۆ لە تەلاری هونەر بەکردنەوەی پیشەنگای کتێب و پیشەنگای شێوەکاری دەست پێەکە. دواتر بەرنمەکانی بەردەوام ئەبێت تا ئێوارە درەنگ. ئەمڕۆ پانێڵ و قسەکردن لەسەر بەرنمەکەمان نییە، بەڵکو ئەمڕۆ زیاتر خەڵاتکردنە و چالاکی وەکووتم کردنەوەی پیشەنگای کتێب و پیشەنگای شێوەکاری و دواتر خوێندنەوەی چەندەقێکی شعریە لەلایەن شاعیرێکی کورد، یەکێکی عەرەب، فارسێک، دوانی بیانیش کە لە دەرەوەی وڵاتەوە لە ئەوروپا بانکێش کراون، واتە بە 5 زمانی جیاواز 5 کەسایەتی دیار ئەمڕۆ شعرەکانیان پێشکەشەکەن و 5 کەسان چێن شاعیرەکان چێن لەکوێوە هاتوون؟ یەکێکیان لە فەڕەنساوە هاتووە، یەکیان لە دانیمارک، یەکیان لە ئێران، ئەوەی تریان لە جەزائیر، یەکێکیان کووردە. باشە. یعنی لە 5 وڵاتی جیاوازەوە بە هەرێمی کوردستانی شەوە بە 5 زمانی جیاواز کە کەسایەتی دیارن. کورد با بڵێن ئەم ساڵ بانکێشکی شاعیری گەورە کاک جەمال غەمبارمان کردووە، ئەم با بڵێن وەکو کورد بەشدارە لە خوێندنەوەی شعرەکە. هەروها 5 کەسایەتی کە لە بواری ئەدەب و ڕووناکبیریدا بەخشێکی زۆریان هەبووە، ساڵانێکی زۆرە خزمە دەکرێن. ئەم 5 کەسایەتیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان خەڵاتی تایبەتی فستیڤاڵی گەلاوێژ وەرەگرن. زۆر باشە. فستیڤاڵەکە چەند ڕۆژ بەردەوامە کاک یونس؟ ئەم ساڵ 3 ڕۆژ بەردەوامە بێ. ئەمڕۆ ئەم چالاکیانەیە کە باسمان کرد بەیانی پانێڵەکانە، بەیانیەکەی 2 پانێڵ دوای نیوەڕۆکەی 2 پانێڵ، ڕۆژی سێمیش کە کاتە شەممە سەرە بەیانیەکەی 2 پانێڵە، دوای نیوەڕۆکەشی بە خەڵاتکردنی ئەو بەشداربووانەی کە بەرهەمەکانیان ناردووە سەرکەوتون یەکەم و دووەم و سێمی شەعر و چیرۆک و لێکۆڵینەوە ئاشکراکرێ و لەوێ خەڵاتیان پێدرێت. باشە. دروشمەکەتان لە پێناو شکۆی وشەدا گەلاوێژ بەردەوامە، مەوێت کەمە قسەمان لەسەر ئەو دروشمە بۆ بکەیت. خۆ دەزانی گەلاوێژ ئەمە پێیانێتە 27 ساڵی تەمەنیەوە. لە ماوەی 27 ساڵە بە چەندین تەنگەژە و هەڵ و مەرج و پێ بە پێ لەگەڵ ئەو قەیرانانەی لە هەرێمی کوردستانە هەبووە گەلاوێژ بەردەوام بووە. ئێمە پێمان وایە لە هەموو شتێک گرنگتر لە ئێستاە وەکو ناوەندێکی ڕووناکبیری، وەکو بنکەیەکی ئەدەبی، پێمان وایە وشە لە هەموو ئەم شتانە گرنگترە و زەرورترەوە پێویسترە قسەی لەسەر بکرێ. و پێمان وایە بۆ ئەوەی وشە بمێنێ شکۆی خۆی لە دەست نەدا، گەلاوێژە ئەتوانێ ئەم میمبەرە کۆکەرەوە دەنگ و ڕەنگە جیاوازەکان بێ. پێمان وایە گەلاوێژە ئەتوانێ بەها بە شکۆ بە وشە بدە بۆی وشە بەردەوام بێ. ئێمە کە ئەڵێن وشە مەبەستمان دنیا ڕووناکبیریە فراوانەکەیە بە شێوەیەکی گشتی. بۆیە پێمان وایە وشە لە هەموو شتێک ئێستا گرنگترە قسەی لەسەر بکرێ، دنیای ڕووناکبیری، دنیای نووسین کە بەداخەوە ئێستا وەکو هەموو قەیرانەکانی تریژانی ئەمیش کەوتۆتە قەیرانەوە بەداخەوە. باش ئەمە تەوەرێکی سەرەکی فستیڤاڵەکەیە ئەدەب و قەیران. چۆن باسی لێواکرێت؟ چیان ئەوانەی کە قسە لەو بارەیەواکەن؟ قەیران وەکو باسمان کردتەنیە ئەو قەیرانە ئابووری نییە کە ئێستا ئێمە تێککەوتونی ڕۆژانە قسەی لەسەرەکەین و تووشی بووین. ئەم قەیرانە هەر هەرێمی کوردستان و عێراقی نەگرتوتەوە. بەهۆی ئەو هەموو شەڕ و ناهەموارەی لە وڵاتانی دنیاشەیە قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ زیاترن و هەموو سێکتەر و لایەنەکانیشی گرتوتەوە. هەر بۆیە لەم تەوەرەی کە باسمان کردووە قەیرانەکە
ئەم قەیرانە هەر کورد قسەی لەسەر ناکە و تایبەتی ژنیە بە یەک لایەن و بە یەک سێکتەر ئەمە چەندین با بڵێن نووسەری عەرەبی تایە ئەگەر سەیری ناوەکان بکەی ئەمانیش بە شێوەی جیاجیا لە وڵاتەکانی خۆیان چەندین قەیرانیان هەیە هەموو ئەم قەیرانەمان کۆ کردوێتەوە لێرە بۆی ئێمە وەکو کورد مەسەلەن فارسەکان کە هاتوون میوانەکانمان لە ڕۆژهەڵاتەوە لە وڵاتانی تر بە شێوەیەکی جیای هەمەلایەنە چونکە هەمومان بەشێکین لەو قەیرانانە هەمومان بەشێکین لەو بارودۆخە ناهەموارەی وەکوتم نەک لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهانیش دروست بووە بۆیە قەیرانەکانیش قەیرانی ئەدەبە قەیرانی هونەریە قەیرانی پەروەردەیە قەیرانی دنیای ڕووناکبیریە بە شێوەیەکی گشتی کە هەموویمان تیا جێگا کردوتەوە لە تەوەرەکەیە باشە کاگەنیست بێگومان فستیڤاڵی گەلاوێژی هەکە لەو فستیڤاڵانی کە ساڵانێکی زۆرە بەردەوامی هەیە لە ساڵی 1996 بە بێ پچڕان هەتاوکو ئێستا بەردەوامە چی وای کردووە کە فستیڤاڵی گەلاوێژ ئەم تەمەنە زێڕینەی هەبێت و هەر بەردەوام ئەم فستیڤاڵە ئەنجام بدرێت ئەگەر ڕاستی دەبێ ئەبێ یعنی وەکو سپاسکردنێک سپاسی هەموو ئەوانە بکەین ڕۆژێک لە ڕۆژان کاریان لە گەلاوێژ کردووە گەلاوێژ بە ئاسانی نەگەیشتۆتە ئەمڕۆ گەلاوێژ وەکو پێشتر باسمان کرد بە هەڵوو مەرجی زۆرە تێپەڕیوە بەهۆی ئەو هەموو بارە ناهەموارەی کە لە هەرێمی کوردستانە هەبووە بەڵام بە باش و بەخراپ هەر بەردەوام بووە ئەم بەردەوامیەشی وای کردو ئێمە ئەمڕۆ کە باز لە 27مین فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێشەکەین هەموو ساڵێک توانیویەتی بەوەی کە بۆی کرابێ ژمارەیەکی زۆر لە نووسەر و ڕۆشنبیر و ڕووناکبیر لە دەوری خۆی کۆبکاتەوە ئەو متمانە دروستکردنەی لای نووسەر و ڕووناکبیر هەیە لای هونەرمەند هەیە چونکە بەشێکی سالاچیەکانیشمان هونەرمەندانن لە شێوەکاری و گۆرانی موزیکۆوانە کە ساڵانە بەشداریان تیا کردووە و تەوەریشی لەسەر بووە هەموو ئەمانە وای کردووە گەلاوێژ ببێتە پێویستیەکی ساڵانەی شاری سەیمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری کە ساڵانە توانیویەتی لێرە ژمارەیەکی زۆر لەو ڕۆشنبیر و ڕووناکبیر و هونەرمەند و ئەدیبانە لە دەوری خۆی کۆبکاتەوە بۆتە پێویستیەک بۆتە ئەو پێویستیەی کە پردێکی پەیوەندی دروستکە بیری تازە گەنگەشە بکە قەڵەمی تازە پێ بگەێنێ کاتە گەلاوێژ توانێتی قەڵەمی تازە و بیری تازە بێنێتە ناو دنیای ئەدەبەوە گەلاوێژ ئێستا ئەتوانم بڵێم گەورەترین دیارترین ناوەندی بەرهەمهێنانی بیری تازە قەڵەمی تازەیە هەموو ساڵێک هەر بۆ خۆم ئەم ساڵ کە بە وردی سەیری ئەو ناوانەم کرد کە بەرهەمەکانیان بۆ ناردبووین نەکەر لە هەرێمی کوردستان لە وڵاتانی با بڵێن دەرەوەش هەرێمایەتی و نێودەوڵەتی چونکە ژمارەیەکی زۆر لەو بابەتانەمان لە وڵاتانی دەرەوەش بۆ هاتووە کە کوردن و لە وڵاتانی تر دانیشتنەوە ساڵانە بەشداریان کردووە زۆرینەیان قەڵەمی تازەن و هەڵیش بژێردراون لەلایەن لیژنەکانی هەڵسەنگاندنەوە لە شعر و چیرۆک و لێکۆڵینەوە هەڵبژێردراون بۆ خەڵات کە چەند با بڵێن لە هەر بوارێکە چەندیان هەڵبژێردراون ڕۆژی شەمە خەڵاتەکان ڕاگەێنرێ خەڵات وەرەگرن ئەمە خۆی بۆ خۆی بۆتە ناوەندێکی گەورە مەڵبەندێکی گەورەی قەڵەمی تازە هەر ئەمانەی ئەم ساڵ بەشداریان کردووە چەند ساڵێشتر وەکو ناوێکی دیار ئەبیندرێن ئەدرەوشێنەوە وەک چۆنەوانەی ئێستا کە ناوێکی دیارن لە سەراستی هەرێمی کوردستان و دەرەوە لێیان بپرسا یان کە باسی ژیاننامەی خۆیان ئەکەن لە بوارەکە باسی گەلاوێش ئەکەن کە ڕۆژێک لە ڕۆژان بەشداریان کردەوە خەڵاتیان وەرگرتووە دەستە خۆش بێت بەڕێزە باسەوە کرد کە بۆتە پێویستیەک بۆ شاری سلێمانی تەنیا پێویستیە یان تەنیا گرنگیە بۆ سلێمانی یان بۆ هەرێمی کوردستان بەگشتی من کە باسی سلێمانیم کرد وەکو پایتەختی ڕۆشنبیری بەڵام بیرمان نەچێت لە هەرێمی کوردستان میوانەکانی ژێمەکە قسەیان لەگەڵەکەین ئەتوانین بڵێن لەسەر ئاسی عێراق و وڵاتانی دراوسێشمان من ناڵێم هەر نییە بەڵام کام فێستیڤاڵ هەیە 27 ساڵ لەسەر یەکتر بەردەوام بێ ڕەنگە لە بواری سینەما هەبوو بێ لە شان و هەبوو بێ بەڵام فێستیڤاڵێکی لەو شێوەی ئەدەبی ڕووناکبی مەبەستم باسم لەوە کەوتم هەرێمی کوردستان تەنیا کۆکەرەوەی قەڵەمە دیارەکانی شاری سلێمانی نییە بەڵکو قەڵەمە دیارەکانی هەرێمی کوردستان و پارێزگەکانی دیکەی عێراق و دەرەوەی عێراقیش لە شاری سلێمانیە لەم فێستیڤاڵەیە کۆبنەوە سلێمانی وەک بڵێن خاوەن ماڵەکەیە
لە سلێمانیەوە ئەمانە کۆ ئەکرێنەوە ئەمە تایبەت نییە بە سلێمانی بەڵام لە سلێمانی کۆ ئەکرێنەوە لە سلێمانیەوە بانکێش دەکرێن تەنانەت ئێستا بەشێکیان بانکێشکیش نەکراون کە دێنە سلێمانی بەشداری لە فستیڤاڵەکان ئێرە بە هی خۆیان ئەزانن ئێمە کە باسی سلێمانیمان کرد بەو مانایی کە لە سلێمانی بەڕێوە ئەچێ بەڵام ئەمە بە شێوە فراوانەکە یعنی لە لۆکاڵی دەرچوە چەندین ساڵە بۆتە نێودەوڵەتی لەسەر ئاستی سلێمانی و هەرێمی کوردستان فستیڤاڵی گەلاوێ شتێک باشە بە نێودەوڵەتی بوونی ئەم فستیڤاڵە چ گرنگیەکی هەیە کاک یونس؟ لانەخان بچووکترین گرنگجی یعنی باسی لە ژمارەیەکی زۆر لەو گرنگجیانە یەکێک لە گرنگجیەکان با نەڵێن بچووکترین دروستکردنی ئەو پردە پەیوەندیە کە لە نێوان ڕۆشنبیران و نووسەران و ڕووناکبیری کورد لەگەڵ ڕۆشنبیر و ڕووناکبیرانی وڵاتانی دەرەوە دروست بووە هەر لە ڕێگای گەلاوێژەوە ئەو پردە پەیوەندیەی کە دروست کراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بۆتە هۆی لەدایکبوونی وەرجێڕانی چەندین بەرهەمی ئەم نووسەرە دیارە گەورانە هەر بۆ نمونە یەکێک لەمانەی کە لە ساڵانی ڕابردوو دروست بووە بەرهەمێکی دیاری یەکێک لە نووسەرە دیارەکانی عەرەبە کە سبەی شەو لە گران ملیۆنیۆم ڕێوڕەسمێکی گەورەی بۆ ئەکرێ وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی ئەم پردە پەیوەندیە ئەم ئاشنایەتیە وای کردووە کەسانی ئێمە وەرجێڕانی ئێمە نووسەرانی ئێمە زیاتر ئاشنابن بە کەسایەتیە نووسەرە دیارەکانی وڵاتانی تر و بەرهەمەکانیان وەرجێڕدرێ بۆ سەر زمانی کوردی و بە بەردەوامیش تا ئێستا قسەیان لەگەڵ بکە ڕۆژانە لە چاوپێکەوتنەکان لە کەناڵەکان باسەکە کە پەیوەندیەکی زۆر باشیان دروست کردووە دوای ئەوەی ئەمانە بانکێشتی ئێرە ئەکرێن کە ڕەنگە پێشووتر لە دوورەوە ناوی کورد و دۆزی کورد و سلێمانی و فێستیڤاڵی گەلاوێژیان بیستی بێ بەسکێ دێنە ئێرە و چەند ڕۆژێک لێرە ئەمێننەوە ئاشنایەتیان ئەبێ بە فەرهەنگ و کەلتوری کورد ئێرە کە ئەگەڕێنەوە دواتر لە پەیجەکان لە کەناڵەکان باس ئەکەن کە چەند بە گرنگیەوە باسی کورد ئەکەن چەند بە گەورەییەوە باسی ئەدەبیاتی کورد و ڕووناکبیری کوردی ئەکەن ئەمە یەکێکە لە دەستکەوتە گرنگەکان بۆ ئێمە کە فێستیڤاڵی گەلاوێژ بەڕاستی پێی سەربەڵندە شانازی پێوە زۆر ڕاستەکەواتە کاک یونس لە میانەی ئەم سێ ڕۆژەی فێستیڤاڵی گەلاوێژە وەکو باسی لێوە کرد کتێبێکیش بڵاوەکرێتەوە چ چالاکیکی تر هەیە کە لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە بکرێت لە کاتی ئەم فێستیڤاڵەیە بێجگە لەو پانێڵ و چالاکیانەی کە بە ڕۆژ لە سێ ڕۆژەکە بەڕێوە ئەچێ ئێمە بۆ دووەم ڕۆژشەوەکەی ژمارەیەک لە شاعیرانی کورد و عەرەب و فارس وەکو میوان لە فێستیڤاڵەکە بەشدارن لە هۆڵی گران ملیۆنیۆم شعر ئەخوێننەوە هەریەکەیان بە زمانی جیاجیاوە لەوێش ڕێوڕەسمی بە ڕێوەچوونی کتێبی یەکێک لە نووسەرە دیارەکانی عەرەب یاسینی ئەعرەج بەڕێوەچێک کە خاتوڤینۆ سفایق وەری جێڕاوەتە سەر زمانی کوردی ڕێوڕەسمی ناساندن و بڵاوکردنەوەی بۆ بەڕێوە ئەچێ لە گران ملیۆنیۆم بەڵێ دەستێ خۆش بێت 27 ساڵ فستیڤاڵی گەلاوێژ بەردەوامی هەیە بەس ساڵ بە ساڵ جیاوازتر بووە لە ساڵی پێشتر ئەم ساڵ جیاوازەکەی چێ لە ساڵانی ڕابردوو کاگڕەوەنتار وەک باسمان کرد بەشداریکردنی قەڵەمی تازە خۆی لە خۆیدا جیاوازیە هاتنە پێشەوە کردنەوەی دەرگایەک بۆ گەنجێک کە تازە ئەنووسێ لێکۆڵینەوەیە توێژینەوە ئەکا چیرۆک ئەنووسێ شعر ئەنووسێ ڕەنگە پێشووتر جگە لە سۆشیال میدیاکەی لە چەند کەناڵێک لە چەند چاوپێکەوتنێک کە لە کەناڵەکان ئەیکال لە بۆنەکانە ڕەنگە هیچ بوارێکی تر هیچ هەڵێکی بۆ نەڕەخسابێ بەشداری بکە کاتێک تۆ بەشداری پێەکەی بانجی ئەەکەی یەتە ناو فێستیڤاڵێکەوە و بە بەرچاوی چەندین نووسەر و ڕووناکبیری دیاری کورد عەرەب وڵاتانی تر بەرهەمەکەی پێشکەشەکە وە قسە ئەکاوە بۆ چوونەکانی خۆی ئەگەێنێ ئەمە خۆی لە خۆیدا جیاوازیە چونکە فستیڤاڵی گەلاوێژ وەکو نەریتێکی ساڵانە چالاکیەکانی هەر لەم چوارچێوەیە کۆبۆتەوە کە باسمان کردو لە دەلیلەکەشا هەیە بەڵام کردنەوەی ئەم دەرگایە گەنگەشەکردن لەسەر ئەم تەوەرانەی کە ساڵ بە ساڵ لەگەڵ هەڵومەرج و بارودۆخەکە ئەگونجێندرێ و قسەی لەبارەوەکەی خۆی لە خۆیدا جیاوازیە واتە جیاوازی ڕەنگە لە ڕووی شکل و شێوەوە لە ڕووی شێوە و ناوەڕۆکەوە ئەوە بێ کە ساڵانە چەند پانێڵێک ئەکرێەوە کۆنسرت ئەکرێەوە هونەرمەند بانگێشتەکرێ بەڵام بۆ ئێمە ناوەڕۆکەکەی جیاوازیەکە گرنگە
کە خەڵک دێ دواتر نووسەران دێن و ڕنگدانەوە کەشی ئەبینین بە خۆشحاڵیەوە. کاگیونس باست لە زۆر باز لە قەڵەمی تازە و بیری نوێ و تازە ئەکەی لەناو ئەدەبیاتەوە و بە تایبەتریش ئەڵەی کە فستیڤاڵی گەلاوێژ ئەو زەمینە لەبارەی ڕەخساندووە بۆ قەڵەمی تازە کە بێتە نێو دنیای ئەدەبیاتەوە بە شێوازێکی گشتی بۆ نمونە کەسێک گەنجێک بێت بۆ نمونە بەشداری لە فستیڤاڵی گەلاوێژدا کردبێت ئێوە چۆن پشگیری ئەم گەنجەتان کردو تا بەشداری فستیڤاڵەکە بکات چونکە ڕەنگە زۆر کات بڵێ ئەو کەسانی کە ناودارن ئەو کەسانی کە زۆر دیارن ڕەنگە ئەوانە دوجار خەڵات بەدەستبێن و خەڵات ببنەوە لەم بارەیەوە ئێوە چیتان هەیە؟ لە ڕاستیدا ئێمە کە باسی قەڵەمی تازە ئەکەین باسی بیری تازەش ئەکەین یعنی هەر قەڵەمی تازە نیە بیری تازەیە بۆ چوونی تازەیە. ئێمە هەموو ساڵێک یعنی گەلاوێژ کە نزیگە بێتەوە لە فێستیڤاڵ لە ڕێگای ئیمەیلێکەوە لە ڕێگای ئەو ژمارانەی کەدا ئەندرێ بڵاوی ئەەکەینەوە بۆی ئاسانترین شتەکە لە هەموو شوێنێک بگاتە دەستی ئەوەی ئێوێ بەشداری بکە. بە خۆشحاڵیەوە یەکێک لە جوانترین شتەکانی فێستیڤاڵی گەلاوێژ و هەمووشیان ئەو شایەتیەمان بۆ ئەیان کە لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا هیچ دەستێک نەخراوەتە ناو فێستیڤاڵی گەلاوێژە و هیچ سانسۆرێک نەبووە لەوەی تۆ گەنجێکی تازە هاتووی و یەکێشتر چەند ساڵێکە بەشداری کردووە. ئەمە شانازیەکی گەورەیە بۆ گەلاوێژ و هەموو شیانەوانەی کە بەشداریان کردووە باسەوە ئەکەن. بۆیە گەنجێک کە لە ڕێگای ئیمەیلێکەوە بەشداری فێستیڤاڵ ئەکا کە بۆمانی ئەنێرێ یعنی ئێمە کە وەری ئەگرین ئەگەر خۆی نەنووسێکیان لەکوێیە بڕواکە ئێمە نازانین. ئەم دەرگاکردنەوەیە کە بەشداری ئەکا من ئەم ساڵ کە سەیری ناوەکانم کرد کە ئەمانەی با بڵێن کە دیاریش کراون پەسەند کراون بەرهەمەکانیان کەمترینیان لە بۆ نمونە لە سلێمانیا لە شوێنە جیاوازەکانە لە سۆرانە لە هەولێرە لە ڕۆژهەڵاتە لە کەرکووکە ئەمەوە ئەکا مەسەرەن ئەو متمانەیە لا دروست بێ خۆی هاوڕێکانی دەوروبەرەکەی کە هەموو ساڵ بەشداری بکە. تەنانەت ئێمە ئەم بەرهەمانەی کە ئەنێرین بۆ لیژنەکان ناوی لەسەر نییە نازانن چێە بەس ناونیشان و ناوڕۆکەکەی بۆ ئەنێرین. هەر بۆ نمونە ئەم ساڵ لیژنەی هەڵسەنگاندنمان هەبووە لە دەرەوەی وڵات بووە نازانن ئەو بەرهەمانە چێن بەڵام کەسەکە کە ناوەکەی بڵاو ئەکرێتەوە کە بەرهەمەکەی پەسەند ئەکرێ یعنی زۆر هەست بە دڵخۆشی ئەکا هەستەکە هیچ سانسۆرێک نەبووە ئەوە نەبووە بۆ نمونە ئەمە لانەخان نییە کاگڕەوەندا یان ئەم نییە ئەوە ئەمە ئەو متمانەیە دروست کردووە لە هەموو شوێنەکان کە ئەم دەرگایە بۆ هەموو کەسێک کراوەیە بۆ هەموو گەنجێک لە خاڵی سەرکەوتنی فستیڤاڵی گەلاوێژ بە دڵنیاییەوە من پێشتر پێم وتی بەشێکی زۆر ئەوانەی ئەم ڕۆیان ڕەنگە لە ئێمەوە بانگەش نەکرابن بەڵام لۆ خەوشەویستیان بۆ گەلاوێژ خۆیان لە شار و شارۆچکەکانەوە ئەم ڕۆیان بەشداری ئەکەن. دەستە خۆش بێت کاگیونس ئەو تەورانی کە دیاری کراوە لە ڕووی هونەر ئەدەب کەلتور زمان ئەو تەورانە تەنیا گفتوگۆی لەبارەوەکرێت یان نەخێر هەموو ئەو کێشانەی کە دیاری ئەکرێت لە گفتوگۆکانە لە تەورەکانە چارەسەرێکیشی بۆ دۆزرێتەوە. ئەم چارەسەرە زیاتر دوای پێشکەشکردنی پانێڵەکان یاخود تەوەرەکان هەمیشە گفتوگۆکان دوای کراوە ئەبن هەموو ئەو میوانانەی دائەنیشتن بڕوا بکە جاریوا هەیە کە پانێڵێک پێشکەش دەکرێ ئەوەندەی دوای پانێڵەکە گفتوگۆی لەبارەوە ئەکرێت لەبەر بۆ چوونی جیاواز لەبەرەوەی هاوڕانین هیچیان لەسەر تەوەرێک لەسەر بابەتێک ئەوەنەی گفتوگۆی لەسەرەکرێ بڕوا بکە کاتەکەی زۆر زیاتر ئەخایەنێت لە پێشکەشکردنی پانێڵەکە چەندین جار تووشی ئەو حاڵەتەش بووینە واتە چارەسەری بۆ ئەدۆزرێتەوە ئالەنگاریەکان باسەکرێت کێشەکان باسەکرێت دواتریش بە بۆچوونی جیاوا سەریەکەیان بۆچوونی خۆیان دەرەبڕن ئەوە منێکی ئامادە بووم منێکی بەشدار بووم کام چارەسەرم پێ باشە ئەتوانم وەری بگرم هەمیان زۆر بە ئازادانە بۆ چوونی خۆشیان ئەڵێن و چارەسەری زۆر گونجاویشی بۆ ئەدۆزرێتەوە بەڕاستی. دەستە خۆش بێت لە کۆتایی ئاماژە بێنەوە بە شوێنەکەی و کاتەکەی و بەردەوامی فستیڤاڵەکە بۆ چەند ڕۆژ بەردەوام لێت. ئێمە لەبەرەوەی زۆر پەیوەندیمان پێوە ئەکرێ خۆ دەزانی چالاکی زۆر ئەکرێ بەڕاستی بە بلیتە بە نازانم چییە بەڵام ئێمە لێرە شۆڕای ئەگەێنین وەکو 26 ساڵی ڕابردوش فستیڤاڵی گەلاوێژ هاتن بۆ هەمووانە ئەمانەی کە تازەن بەشێکیان بەشداریان نەکردووە زۆرە پرسیارە ئەکرێ دەرگای فستیڤاڵی گەلاوێژ بۆ هەموو کەسێک کراوەتەوە ئەمڕۆ لە کاتژمێر دوونیوی دوای نیوەڕۆ لە تەلاری هونەر دەست پێەکە بۆ ماوەی 3 ڕۆژ هەر لە تەلاری هونەر بەردەوام ئەبێ بەیانی و دووبیانی لە هۆڵی چێوار هەر لە ناو تەلاری هونەر بەردەوامە بێ بەڵام ئەمڕۆ لە هۆڵە گەورەکەی تەلاری هونەر دەست پێەکە
بەڵێ هەموو کەس دەتوانێت بێت هەموو کەس دەتوانێت بێ و دەرگای تەلاری هونەر و فستیڤاڵی گەلاوێش بۆ هەموو کەسێک کراوەتەوە بە خۆشحاڵیەوە فستیڤال بۆ هەموو کەسێکە تایبەت نییە بە هیچ کەس و لایەنێک زۆر باشە دەستە خۆش بێت کاک یونس سوپاس بۆ تۆ بەهیوان فستیڤالێکی زۆر سەرکەوتوانە بەڕێوە بچێ ئەم ساڵیش دووبارە سوپاس بۆ هیوادارین هەمووشتان ئامادە بن لەوێ یەکتر ببینینەوە ئینشاءڵڵا زۆر سوپاس زۆر سوپاس دەست خۆش